وەڵێ بەڕێزان وەک هەمووتان ئاگادارن دەمانگە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام درا بە ئامانجی چی؟ بە ئامانجی ئەوەی گۆڕینێک لە حکومداری لە عێراقدا ئەنجام بدرێت و سیستەمەکە بەلایەکدا بێت کە لە خزمەتی خەڵکدا بێت. تا ئێستا ئەوە دەمانجی بەسەردا تێپڕیوە هیچ شتێک نەکراوە. خۆپیشاندان هەر وەکو خۆیەتی لەلایەن یعنی خۆپیشاندەران پەرلەمانی دەستیان گرتۆ بەسەر پەرلەماندا پەرلەمان بە تەواوی ئیفلیس بووە حکوومەتی کاربڕێکەرە هیچ دەسەڵاتێکی نییە دۆخەکە بەرەو چۆ دەچێت بۆ وای لاتۆ. ئێمە لە ڤیدۆوەڵێکدا لە سەرتاوە باسی هەڵبژاردنەکە دەکەین و ئەو لایەنانەی کە توانیان جۆرێک لە هاوپەیمانی دروست بکەن و دواییش کوتلەی سەدری لی کشایە و دۆخەکە بە بەم ڕۆژەی ئەم ڕۆمان گەیشتۆ کە هیچ دەرچەیەک دیار نییە و کەسیش نازانێ بەرە و چۆ دەچێت. زۆر باشە باسی چەقبەستووی سیاسی لە عێراق دەکەین. ئێمە لە دوای هەڵبژاردنەکانەوە بۆ ئومێدە بوو کە چەقبەستووی لە عێراقدا نەبێ گۆڕانکاریەک دروست ببی. یەکەم دانیشتنی پەرلەمان دوای هەڵبژاردن یەکەم دانیشتن لەکەیا بوو لە 9/1/2022 لێرەدا چیان کرد؟ سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا کە محەممەد حەلبوسیە تاکو ئێستاش ئەو هەر سەرۆکی پەرلەمانە بەڵام نازانیت پەرلەمانەکو خۆی دەمێنێ یاخۆت نامێنێ. دەبوو لە دوای ئەوە وەکو گوتمان سەرۆکایەتی پەرلەمان بەپێی دەستوری عێراقی واهیە کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێردرێت دەبێ سەرۆک کۆمار هەڵبژێردرێ بۆ ئەوەی ئەویش کەسێک تەکلیف بکە بە دروستکردن و پێکێنانی حکوومەتی عێراقی. ئەمە نەکرا، ئەو کۆبوونەوەیە ئەنجام نەدرا. بۆچی نەکرا؟ نیسابیان تەواو نەکرد. ئەوەش لەوێوە سەر چاوەی گرکە دادگای فیدرالی بوو بە بەشێک لە کێشەکە لە باتی حەلکردنی کێشەکان. باشە لە دوای ئەوە چی دروستکرا؟ هاوپەیمانیەک دروستکرا بە ناوی هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی لە 23/3/2022 کە خاوەنی 156 کورسی بوون. لەکوێ ئەم سێلایەنە بوون؟ ڕەوتی سەدری هاوپەیمانی سیادەی سوننەکان هەروەها پارتی دیموکراتی کوردستان. ینی ئەم واتە سێ پێکاتەی نەتەوەی لە عێراقدا ینی براوەی کورد کە پارتی یەکەم براوەی کورد بووە و هەروەها براوەی سوننە کە ئەوانیش زۆری نەبوون و یەکەم بوون و هەروەها ڕەوتی سەدری کە 73 کورسیان هەبوو کە لە شیعەکانن. بەڵام ئەمە نەیان هێشت سەر بگرێت. لە بەرامبەردا چوارچێوەی هەماهەنگی دروست بوو. چوارچێوەی هەماهەنگی لە چێ دروست بوو؟ لەو حیزبانە بوون کە بەڕاستی لە هەڵبژاردنە دۆڕان داوای حکوومەتێکی تەوافقیشیان دەکرد بە عەکسی ئەوانی ترەوە کە داوای حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانیان دەکرد. ئەمان بە هەر هەمویان خاوەنی 88 کورسی بوون. لە کێ پێکاتە بوون؟ لە دەوڵەتی یاسا، هاوپەیمانی فەتح، هاوپەیمانەتی قووەی دەولە لەگەڵ بزوتنەوەی عەتا، هەروەها حیزبی فەزیلە. ئەمەی کە هەیە ینی ئەمانە ڕاستە لە بەرامبەر ڕزگاری نیشتیمانی کۆبوونەتەوە بەڵام بە هیچ جۆرێک لە نێو خۆیاندا ڕێک نین. شەڕی پۆستەکان زۆر بە قورسی لە نێویاندا هەیە بە ئاشکراش جاری وایە دێتە دەرێ. ئەمە سەدر پاشەوەی کە نەیان هێشت ینی ئەوەی کوتلەی ڕزگاری نیشتیمانی کە بە تایبەتی کوتلەی سەدری نەیان هێشت حکوومەت پێک بێنێ لە 12/6/2022 ینی پەرچەکردارێکی وەرگرت چی کرد؟ هەر 73 ئەندام پەرلەمانەکەی بە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانیشەوە کشاندیەوە واتە بۆشاییەک لە ناو پەرلەمانە دروست بوو. ڕاستە دواتر 73 کەسیکە چوونە شوێنەکانیان بەڵام نەیانتوانی هیچ لە مەسەلەکان بگۆڕن. ئەوەی کە دوای ئەوە کە زیاتر خوڕەکەی خەس کردەوە باش ئەوەی ئەوان کشانەوە چوارچێوەی هەماهەنگی محەممەد شیاع سوودانیان کاندید کرد کە ئەمە بە ئاوێنەی مالیکی دادەنرێ و سەدر بە یەکجاری لەمە تووڕە بوو وتی بە هیچ جۆرێک ئەوم قبوڵ نییە. لە 25/7/2022 خۆپیشاندان وردە دەستی پێکرد. چی ڕوویدا؟ خۆپیشاندان ڕۆشتن و دەستیان گرت بەسەر بینایی پەرلەمانە کە تا ئێستاش لەوێن وەکو لە هەواڵەکانیشدا باسمان کرد بوو بە هەزاران کەس ئێستا لە دۆبرەری پەرلەمانن. باشە عێراق بەم دۆخەی ئێستایەوە بەرەو چۆ دەچێت؟ ئەمە جارێکی کە هەر لە بەغدا هەوڵ دەدەین لە بەغدا میوانێکمان لەگەڵدای قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمان گەشەی زیاتر دەکەین پرسیاری زیاتریشی لێ دەکەین بزانین دۆخی عێراق بە تایبەتی دوای قسەکانی مالیکی و کاردانەوەی سەدر میوانەکەمان زۆر بەڕێز محمود العەگێلی ئەمینداری گشتی حیزبی ئومە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەگێلی شەوتان باش، گەلێک سوپاس
بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 دەمەوێت بە زۆر بەڕاشکاوانەش وەڵامم بدەیتەوە دوای قسەکانی مالیکی سەبارەت بە هەڵنەوەشاندنەوەی پەرلەمان و ئەنجام نەدانی هەڵبژاردن خوێندنەوەتان بۆ دۆخەکە چییە کە سەدر سوێند بە خوێنی عەلی دەخوات و دەڵێ پاشگەز نابینەوە. سڵاو لە ئێوەش لە بینەرانی بەڕێزیشتان ئێمە لە سەرەتادا دەمانەوێت پرسە سەرخۆشی خۆمان بە بۆنەی عاشوڕا و کۆچی دوایی شەهید بوونی ئیمام عەلی بە هەموو خەڵکی عێراق ڕابگەینین دەمانەوێت لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەتانەوە قسە بکەین و کە ئەم دەبینین کە ڕێچکەی سیاسی لە ڕێڕەوە ئاسایی خۆی بەرداوە و قسە لەسەر ئەوەیە کە ئەو هەڵبژاردنانە لە دەستوردا مافی هەموو کەسێکە کە خۆپشاندان ئەنجام بکات لێرەدا چەند داواکاریەکی ڕاستەقینە هەم بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری هەروەها لە ئەنجامی نەبوونی خزمەتگوزاری و پێویستی بە تاوتوێکردن و دیراسەیەکی زۆر گەورە هەیە. بۆ نمونە داواکاری هەڵوەشانەوەی پەرلەمان ئەوە یەکەم جار پێویستە سەرەتا یاسای هەڵبژاردنەکانی هەموار بکرێتەوە بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەکی پاک و بێگەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک. زۆر باشە زۆر گومان و باشە ساختەکاری زۆر باشە دەکرێت کە هەڵبژاردنەکانی ڕابردوودا باسییان لێوە دەکرا. زۆر باشە بەڕێز ئۆگەیلی بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕوویدا من دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمم ئەوەی ئەمڕۆ ڕوویداوە ئەوەیە مالیکی بە هەموو جۆرێک هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە ڕەت دەکاتەوە سەدریش بە هەموو شێوەیەک دەڵێ دەبێ پەرلەمان نەمێنێ و هەڵبژاردننی پێشوەختە بکرێ کەواتە هیچ نزیک بوونەوەیەک ڕوون نادا دۆخەکە بەرەو چۆ دەچێت. باڵێ هەڵبەتە لێک نزیک بوونەوە لە نێوان ئەو دوولانە بە هیچ زۆر لاوازە سەبارەت بە داواکاریەکانی مقتەدا سەدر بۆ بەشداریکردن لە خۆپشاندانەکان بۆ شکستپێهێنانی پارلەمان هەروەها مالیکیش باسی ئەوە دەکات کە دەڵێت هەڵەشانەوەی پەرلەمان نادەستوریە و پارلەمان هەنگاونان بەرەو هەڵبژاردننی پێشوەختە ئەستەمە بەڕای من ئەم وەزعات تا ڕادەیەک ئاڵۆزە و لەوانەیە خوا نەخواستە ڕوبەڕووی دۆخێکی زۆر ناخوازراو ببینەوە. ئێستا داواکاریەکە لە پارێزگەکانیش سەری هەڵداوە و داوای هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەن. من لەو باوەڕەدام کە پێویستە هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە بۆ ئەوەی لە پێناو بەلاوانانی هیچ بەریەککەوتنێک هەروەها هەر لەم چوارچێوەیەشدا من دەمەوێت باسی ئەوە بکەم کە بەڕێز سەرۆک بارزانی دەستپێشخەریەکی زۆر باشی پێشنیاز کردووە. ئەگەر ئەمڕۆ مالیکی کە داکۆکی لەمانەوەی خۆی لە پرۆسی سیاسی دەکات و دەبێت بیر لەوەش بکەینەوە کە گۆڕانکاریەک بەڕێوە لەسەر دەستی مقتەدا سەدر چونکە ئەوانیش لە بەرەمەت مالکی چارچێوەی هەماهەنگی بەگشتی ئەوان شتێکی ڕوون و ئاشکرا کە ئەوان تا ئێستا بۆ گەلی عێراق داکۆکی ناکەن بەڵکو داکۆکی لە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان دەکەن.
هەروەها ئێمەش دەزانین تا لە ماوەی ساڵانی دەسەڵاتدارە فەرمانڕەواییان بۆ عێراق ئیدارەدانیان چۆن بووە بە هیچ شێوەیەک ئەوانە خزمەتی گەلیان نەکردو تەنیا بەرەو وێرانبوون ڕۆیشتووە. هەروەها دەست پێشخەریەکەی بەڕێز سەرۆکی هەرێم نێچیروان بارزانیش هەنگاوێکی باشە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت و بە پیرەوە بچن لە پێناو گەیشتن بە ڕێککەوتنێکی باش لە نێوان لایەنەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان. زۆر چاکە بەڕێز عوگەیلی وەکو وتمان کێشەکان ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆستر دەبن و هەموو ئەگەرەکانیش کراون بە ئەگەری سەربازیشەوە. پێت وایە ئەگەر ئەگەری سەربازی ڕوویدا شتێک بە ناوی عێراق دەمێنێت؟ هەڵبەتە ئەمڕۆ دەچەکی بێ مۆڵەت زۆر بەربڵاوە لە ناو میلیشیاکان لە ناو گروپە میلیشیاکان لە سەرانسەری عێراق و ئێستا ئەوان ئۆتۆمبیل و ئامێرەکانی دەوڵەتیش بەکاردەهێنن. ئێمە هیوادارین ئەمە بە هیچ شێوەیەک ڕوونەدات و دەبینین لەولا خۆپشاندانە لەولاش خۆپشاندانە بۆیە ئەگەرێکی زۆرەکە بەریەکەوتنی چەکداری لە نێوانیان ڕوو بداتن. ئێمە هیوادارین بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و دەستپێشخەری بکەن و بێنە سەرخەت بۆ ئەوەی ئەو وڵاتە کە پڕە لە دانیشتوان لەو مەترسیە بپارێزن بە تایبەت کە ئێستا وڵات بەدەست بوونی ژمارەیەکی زۆری چەکی بێمۆڵەتەوە دەناڵێنێت و دەمەوێت بە ڕەشکاوانە بڵێم پێویستە بە شێوەیەکی واقعیانە هەموو لایەنێک بڕوانن و پێویستە ئەوانەی کە لە هاوپەیمانی سێقۆڵیشدا بەشدار بوون پێویستە ئەوان بێنە سەرخەت بۆ ئەوەی قەنەعەتێک بە موقتەدا سەدر بهێنن و بتوانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە. ئێستا گەر هاوپەیمانی سێقۆڵی من دەزانم لەوەی من دڵنیام کە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی جێگەی متمانە و ڕێزگرتنێکی زۆرە لە خاوەن پێگەیەکی بەرزی سیاسیە دەتوانێت قسەی خۆی قسەی کاریگەری لەسەر ئەو پرسە هەبێت و لەلایەکی دیکەشەوە پێویستە کار لەسەر کۆنتڕۆلکردنی چەکی بێمۆڵەت بکرێت و هەروەها ئەوانەی کە ئەو چەکە کە بووەتە هۆی ترسان و تۆقااندنی خەڵکی عێراقی هاوڵاتی عێراقی هەروها زۆر کێشەگەلێکی دیکە کە بەرەوەی عێراقی گرتووە پێویستە چارەسەر بکرێت لەوانەش مادەی هۆشبەر و ئەوانی دیکە. زۆر باشە بەڕێز عوگەیلی دواپرسیار کاتم زۆر کەماوە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سوپاست دەکەم. پرسیارەکە ئەوەیە ئایا کێشەکانی عێراق کێشەی شەخسین لە نێوان سەدر و مالیکی یاخود کێشەی شێوازی حکومڕانیە لە دیدی سەدر و لە دیدی مالیکیەوە؟ من بە هەندێک بەدات پەروەرانە قسە بکەم. بلبلانەی ئەمڕۆ هەیە لە نێوان هەردوو لایەندا ئەوە بلبلانەی دەسەڵاتە هەردووکیان لە ساڵی 2005ەوە تا ئێستا هەر بەردەوا من لە دەسەڵاتە ئێستا کە ئەگەر بەبیرتان بێتەوە ڕێککەوتنی هەولێر و ڕێککەوتنەکانی پێش و لە نێوان ئەو کات مقتەدا سەدر بە هیچ شێوەیەک ئەو ڕۆژانە لەبیر ناکات کە نووری مالکی لە سوپای مەهدیدا لە جەیشی مەهدیدا بۆیە ئەوانەی دیکە هەمووی پاساون بۆ هەروەها لەگەڵ ئەوەشدا لە ساڵی 2005ەوە تا ئێستا هەموو لایەنەکانی دیکە شەر بەشدار بوون لە دەسەڵاتدا. من ماوەی 20 ساڵە دەبینین هەموو لایەنەکان کە ئەوان هەموو لایەنەکانی بەشدار لە پرۆسەی سیاسیدا چیان پێشکەش کردووە؟ توانیویانە کۆنتڕۆڵی چەکی بێمۆڵەت بکەن، توانیویانە کۆنتڕۆلی میلیشیەکان بکەن، توانیویانە کۆنتڕۆلی خاڵە سنووریەکان بکەن، ئەوان توانیویانە ئاسایش و سەقامگیری بۆ وڵات بگەڕێنەوە، توانیویانە هەڕەشەکانی سەر فڕۆکەخانەی بەغدا کەم بکەنەوە،
باڵێزخانەکان کە لەلایەن میلیشەکانەوە موشکباران دەکرێت توانیویانە چارەسەریەک بەو بکەن بە تایبەت ئێستا لە ئەنجامی بوونی چەکی بێمۆڵات هەموو جمگەکانی دەوڵەت و نوێنەراتی وڵاتان لە عێراق کەوتونەتە بەرهەڕەشەیەکی گەورە من دەتوانم بڵێم هەموو لایەنەکانی بەشدار لە حکومەتدا لە پێشودا لە دەسەڵاتدا هەموویان بەشی خۆیان تۆمەتبارن لە هەنگاونان بەرەو ئەو ئەس قەیرانە گەورەیە لە عێراق. زۆر باشە زۆر بەڕێز محمود عگەیلی ئەمینداری گشتی حیزبی ئومە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.